ئەمڕۆ هەمومان بەیەکەوە باسی ئەوە دەکەین چۆن کاتێک یەکێک لە هاوڕێکانمان تووشی ڕووداو دەبێت بتوانین یارمەتی بدەین. ئەوڕۆ لەگەڵ بزمنار سندوقی فەراکەوتوورمە دروست کردووە. لە کۆتاییدا ئەم چالاکیمان کرد کە دروستکردنی سندوقێکی سەرەتایی بوو. ئامانج لەو جۆرە چالاکیانە ئەوەیە کە مناڵەکان فێر بن چۆن لە کاتی ڕووداوەکاندا هاوکاری هاوڕێکانیان بکەن و شتێکی زۆر جوانەیە کە دەڵێت بیرۆریەکان لە یادگەی مناڵەکان دەمێنێتەوە لەگەڵ گەورەبوونیان گەشە دەکات. بۆیە بەس پێویستی دەزانم هەموو مناڵێک دەورەی فریاکەوتنی سەرەتایی ببینێ ئەگەر بە شێوەیەکی زۆر سادە و ساکاریش بێت چون لەگەڵ گەورەبوونیان گەشە دەکات و لە داهاتوودا ڕوحی هاوکاری و فریاکەوتنی لەگەڵیاندا گەشە دەکات. ئینشاءالله سوودمەند بن.